هە لەبارەی قەیرانی وزە کە وەکو باسمان کرد لە سەرتاسەری جیهاندا قەیرانی وزە سەری هەڵداوە بە تایبەتی لە وڵاتانی کە هاوردەکاری وزەن نەوت و گازن لە یەمەنیش قەیرانی سوتەمەنی سەری هەڵداوە یەکێکە لە وڵاتانەی کە لە ماوەی ڕابردوودا قەیران لە دوای قەیران هەی بوو ئێستا قەیرانی سوتەمەنی بەرۆکی وڵاتانی گرتووە بە تایبەتی یەمەن لە شاری تەعزەوە ڕاستەوخۆ پەیامنێرمان لەگەڵمان دەبێت ئەم کاتت باش ئەیمەن قاید لەگەڵمان دەبێت بەڵێ لەبارەی بەرزبوونەوەی نرخی سوتەمەنی لە یەمەن کە هاوڵاتیان لە دۆخێکی سەختدا دەژین ئێستاوە سوتەمەنیشی هاتۆتە سەر حکوومەت داخولیانی پەیوەندیدار تا چەند کۆنتترۆلی بارودۆخەکە دەکەن. بەڵێ تەنگژەی سوتەمەنیکی زۆر سەخت لە پارێزگاکانی یەمەنی کۆماری یەمەندا هەیە بە شێوەیەکی گشتی ئەم تەنگژەیە لە چەند ڕۆژی ڕابردوودا بەڕاستی قۆڵتر بۆتەوە قەیرانی سوتەمەنی بە جۆرێک لە سەنعای پایتەخت تەنگژەکە زۆر زیاتر و زیاتر بووە بە جۆرێکەوە سوتەمەنی لە زۆرێک لە وێزگەکاندا بوونی نەماوە بە تایبەت لە وێزگا سەرەکی و لاوەچەکان کە ئەمە جگە لە بابەتەکەی دیکە ئەوەی کە هەیە ئێستا لە پایتەختدا خەڵکێکی زۆر بۆ وەرگرتنی سوتەمەنی ڕیزیان بەستووە لە چەندین ناوچەی جیاوازدا بۆ ئەوەی کەوە بڕێکی کەم لە سوتەمەنی وەربگرن لە هەمان کادا بێگومان ئەم قەیرانە کاریگەری کردووە لەسەر لایەنەکانی دیکەی ژیان بۆ ئەوەی کەوە خەڵک یاخود بڵێن تانکەرەکانی نەوت نەتوانن بە شێوەیەکی ئاسان لە بەندەرەکانی یەمەندا هەمووشۆ بکەن بەهۆی چی بەهۆی ئەو شەڕەی کە بەردەوامی هەیە یاخود بڵێن هێرشەکانی هاوپەیمانی عەرەبی لە یەمەن ئەمەش کاریگەری هەبووە لەسەر گەیاندنی سوتەمەنی بۆ ناوچە جیاوازەکان یاخود گەیاندنی کامیۆنەکانی نەوت بۆ ئەو ناوچانە هاوپەیمانی عەرەبی باس لە چی دەکات باس لەوە دەکات کەوە ئەو بڕە سوتەمەنیەی کە دەگات بە شێوەیەکی پێویست نییە یاخود بڵێن ئەو تانکەرانەی کەوە دەگەن لە هەمان کاتدا گروپی حوسەکانیش ئەوانیش قسەی خۆیان هەیە سەبارەت بەم بابەتە پێیان وایەکەوە ئەو کۆگایە خود بڵێن ئەو بڕێ سوتەمەنیەی کە لە کۆگاکاندا هەیە وەکو پێویست نییە بەڵکو کەم بۆتەوەی ئەمەش وای کردووەکەوە تەنگژەکە زیاتر و زیاتر بێت لە سەنعای پایتەختدا لە هەمان کاتدا بە شێوەیەکی گشتی نرخی سوتەمەنی لە وڵاتدا بەرز بۆتەوە بە شێوەیەک لە شێوەکان بە تایبەت بە جۆرێکەوە نرخەکە بۆ بەرز بۆتەوە ئەمەش کاریگەری لەسەر ژیانی هاوڵاتیان دروست کردووە چونکە لە تەواوی لایەنەکانی دیکەی ژیانیشدا دەبینین کەوا قەیران هەیە بۆیە ئێمە پێمان وایەکەوە ئەو بەرزبوونەوەی نرخ بە تایبەت کە نرخەکانیش بە دۆلارە ئەمە وای کردووەکەوە حکوومەتیش هەڵوێستێکی یاخود هەنگاوێکی ئەوتۆی نەبێت بۆ چارەسەرکردنی ئەم تەنگژەیە کە لە یەمەن سەری هەڵداوە بەهۆی نەبوونی یاخود گەیاندنی سوتەمەنی پێویست بە و ناوچانەدا بڵێ ئەوەی کە هەیە کێشەکە لە چیدایە کێشەکە لەوەدایە کەوا بڕی سوتەمەنی پێویست ناگات بە تەواوی ناوچەکان زۆر سپاس من خایت پەیامنێرمان لە تازی یەمەنەوە سپاس کە لەگەڵ ما بوویت.